سڵاو بنەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوژدارە لەگەڵتانم. بابەتیم هەفتەیەمان دەربارەی ناسووری کۆم و قڵشی کۆمە کە تێدا باس لە هۆکار و چارەسەرەکانی ئەکەین بە میوانداری دکتۆرە دالیا تارق، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی. زۆر بەخێبەی دکتۆرێکی. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانداریتان. دکتۆر سەرتا بۆ دەست پێ بکەین، قڵشی کۆم چییە؟ چۆن پێناسەیەەکە؟ بە دوو کەلیمەی زۆر بەسیط، قلیشی کۆم برینێکە کە لە لێواری دەرچەی کۆما دروستە بێت، هەنێ ناڕەحەتی بۆ چارەخوازەکە دروست دەکات. دکتۆرە نەخۆشەکان چۆن بیناسنەوە؟ نیشانەکانی چین؟ نەخۆشەکە کێت بۆ لامان خۆی چەند ئاڕازێکی هەیە، چەند نیشانەیەکی هەیە. یەکەمیان ئازارە لە کۆما، دووەمیان خوێنە، بوونی خوێن، بینینی خوێن لەگەڵ پیسایە، هەندێک جاریش گزانەوەی ئەبێ نەخۆشەکە یان خورانی ئەبێت، لەگەڵ ئەوەشە قەبزی ئەبێت. دکتۆرە هۆکارەکانی چین؟ بۆچی کەسە ئەکرێت تووشی قڵشی کۆم بێ؟ یاخود ئەو هۆکارانی چین کە ئەکرێت وا بکە زیاتر تووشی بێ؟ هۆکارە سەرەکێکی ئەوەی کە کەسێک تووشی قڵشی کۆم بێ قەبزیە بە شێوەیەک سەرەکی، کە کەسێک قەبز بێت یان کە زەختێکی زۆر بکە لە کاتی پیسایی کردنە، منتقی کۆم خۆی منتقەیەکی زۆر هەستیارە، ئەڕوشێت ئەو ناوچەیە و تووشی ئەو قڵیشە ئەبێت. بەعکسی ئەوەشەوە ئەگەر کەسێک سکچوونێکی زۆری هەبێ بۆ ماوەیەکی زۆر ئەینەن شت لەوانەیە تووشی قڵیشەکە بێت. هەچ شتێک کە عەزێتی ناوچەی کۆم بات تووشی قڵشی کۆم دەکات. دکتۆرە وەک باسێک لە هۆکارەکان قەبزیە و ئێستا لەم ماوەیە زۆر باس لە قەبزی ئەکرێت و کە خەڵکی زۆر تووشی ئەبن. هۆکارکی بۆچی ئەگەڕێنیتەوە کە ئەم ڕێژەی تووشبوون بە قەبزی زۆر زیادی کردووە؟ یەکەم شت کە ئێمە زیاتر بۆ چارەخوازەکانیشی باسەکەین شێوازی خواردنیانە، کەمی خواردنەوەی ئاوش لەمەنی لەگەڵ کەمی خواردنی ڕیشاڵ. ڕیشاڵەکان بە شێوەیەکی گشتی لە سەوزە و میوەیە هەن. زۆر لە چارەخوازان ڕۆژانە یان بۆ لامان ئەڵێن ئێمە زۆر خەڵکی ئەڵێت ئاو ناخۆمەوە، ئەڵێ سەوزە و میوە ناخۆم، یاخود تاتوونی نەبێ ئەو ناخواتەوە. بالضبط خاصەتەن لە زستانانە ئەو شتە هەیە، نەخۆشەیە زۆریت بۆ لامان ئەڵێ زستانە ساردە حەزم لە ئەو خواردنەوە نییە. ئەم شتە زۆر ئەبینین. ئێمە یەکەم سەبەب بۆ ئەوەی کە کەسێک قەبز بێت بیر لە خواردنەکەیەکەینەوە، نەک هۆکاری تر. هۆکارەکانی ترە چین؟ ئایا کارکردن یاخود ئەو پیشەی ئەو کەسە هەیەی دەورە بینێ؟ ئیشی نەخۆشەکە خۆی پەیوەندیەکی ڕاستەوخۆی نییە بە نسبەت قەبزیەوەیان بە نسبەت قڵیشی کۆمەوە، بەس ئەوەیە کەسێک بۆ نمونە کە ئیشێکی دوور و درێژ بکات یان دانیشتنێکی بزەبت میری چێت وەکو با بڵێن ئاو بخواتەوە یان شتێکی خواردنێکی سەحی بخوات لەوانەیە بێ بە تووشی بڵێ قەبزی. هەنێک لە کێشەکانی تر کە لەوانەیە تووشی قڵیشی کۆممان بکات، هەنێ نەخۆشی درێژخایەن هەیە، نەخۆشی با بڵێن ڕیخۆڵە هەیە، هەنێ نەخۆش هەیە، هەنێ عیلاجە خوات کە بڵێ ڕاستەوخۆ تووشی قڵیشەکەی ناکات بەس تووشی قەبزیە کات. هەنێ نەخۆشەکانی با بڵێن نەخۆشەکانی کۆندامی هەر سوچگەریش عینەن شت وەکوتم احتیمالیەوەی تووشی قەبزیت کات و ناڕاستەوخۆ تووشی قڵیشی کۆمە دەکات. دکتۆر ئەم گرفتە تا چەندێک باوە، یعنی بەپێی ئەزمموی خۆتان لە کلینیک ڕۆژانە چەند نەخۆشە بینن؟ ئایا گرفتێکی سادەیە یاخود ژمارەی کەمە یاخود گرفتێکی زۆر باوە لە ناو کۆمەلگا؟ ئەوەی کە ئێمە ئەیبینین زۆر باوە، یعنی ئەوەی کە با بڵێن لە کتێبا باس کراوە ئەڵێ لە 10 کەسە 1 کەس تووشی قڵیشی کۆمە بێت. طبعا لە ژنان و لە پیاوانە عینەن شتە، ینی ڕێژەکانیان عینەن شتە، جیاوازیەکی وای نییە، بەس ئەوانەی کە ئێمە ئەیبینن زیاتر با بڵێن خانمانە. هۆکارەکەی چەند شتێکی بەسیتە. یەکەم شت سکردنە، مناڵبوونە لە خانمانە، عادەتەن ئەو زەختەی کە ئەیکەن ئەو قەبزیەکە احتیمالی وایە تووشیان ببێت لە دوای مناڵبوون و ئەوانەوە، تۆزێک احتیمالی قڵیشی کۆم زیاترەکات. ئەگینا کێشەیەکی زۆر باوە ڕۆژانە نەخۆشێکی زۆر ئەبینین کە ئەو حاڵەتیان هەیە. دکتۆرە ڕێگە چارەکانی چارەسەرکردن چین؟ ئەگەر لە سەرەتا بە سادەترین ڕێگە چارە دەست پێ بکەین تا ئاگاتە نەشتەرگەری؟ یەکەم شت ئەبێ باسی ئەوە بکەم پێشەوەی باسی چارەسەرەکە بکەم کە قڵیشی کۆم احتیمالی ئەوەی هەیە تازە بێت، کە ئەڵین تازە بێت لەوانەیە لە خلالی مانیەکانە خۆشەکە بێت بۆ لامان، احتیمالی ئەوەی بێ درێژخایەن بێ لە سەر و 4 هەفتە و 6 هەفتەوەی بە پێڵێن درێژخایەن. طبعا هەموو شتێک کە لە ئەوڵەوە چارەسەر بکرێت، دەست نیشان بکرێت و چارەسەر بکرێت، چارەسەرکردنەکەی ئاسانترە، هەم بۆ ئێمە هەم بە نسبەت نەخۆشەکەوە.
شتا ئاسانەکان کە ئێمە پێوی دەست پێ ئەکەین یەکەم شت گۆڕینی شێوازی خواردنی نەخۆشەکەیە وەکوتم ئەو خواردنێکی باش سەوزە و میوە خواردنێکی باش کە بڵێ ڕیشاڵیان تایە ئەوانە ڕێگری ئەکات لەوەی کە نەخۆشەکە قەبزێکی خراپتر بێت و زووتر قلیشەکەی چاکە بێتەوە. دوای ئەوە ئەچین بۆ هەنێک با بڵین کرێم هەیە کە نەخۆشەکە ئەتوانێت بۆ ناوچەی کۆم بەکاری بێنێت وەوەی کە وردە برینەکەی چاک بێتەوە. ئەگەر نەخۆشەکەش نەیتوانی بەمانە با بڵین زۆر ئەستیجابەی هەبێت هەنێ حەبوو دەرمانی بۆ ئەنووسین بۆ ئەوەی کە ڕەوان بێت بۆ ئەوەی کە قلیشەکەی تۆزێ زووتر چاک بێت. ئەمە ئەگەر شتەکە تازە بێت. ئەگەر بوو بە درێژ خایەن عادەتەن ئەوانەی کەیان بۆ لەمان نەخۆش زۆر هەیەت ئەڵێ من ساڵێکە ئەم ئازار و ناڕەحەتی و ئەوم هەیە ئەڵێ 2 ساڵ ئەمانە توزێ قورسترە ئێمە بتوانین بە بڵێ بە چارەسەر بە عیلاج با بڵێن چارەسەریان بکەین ئەو کاتە ئەچین بۆ عملیات بەس ئەوانش هەر هەنێ چارەسەریان لەگەڵ تاقیەکەینەوە کە هیچ استیجابەی نەبوو ئەو کاتە باسی عملیاتیان لەگەڵاکەین. دکتۆرە نەشتەرگەریەکان نەشتەرگەرێکی سادەیە یاخود بەناازوور ئەکرێت یاخود نەشتەرگەرێکی قورسە؟ نەشتەرگەرەکە من ناتوان بڵم ئاسانیان قورسە چکە هەموو نەشتەرگەریە قورسە بە سەراحەت یانی بەسیترین شت کە ئێمە بۆ نەخۆشی ئەکەین مزعفاتی خۆی هەیە و خوتوڕەتی خۆی هەیە. نەشتەرگەرێکی کە ئێمە ئەیکەین بۆ مەسەلەی قڵیشی کۆم خۆمان ئێمە بڵێ هەموو کەسێکمان 2 ماسوولکەمان هەیە لە دەرچەی کۆممانە. ماسوولکەیەکیان مەسئولە لەوەی کە ئەو کەسە بتوانێت کۆنتترۆلی پیساییکردن و غازات بڵێ دەرچوون بکات. ماسوولکەیەکیشیان مەسئولە لەوەی کە تۆزێک کۆمی ئەو کەسە تۆزێک تون بێت با بڵێ تون بێت و بتوانین کە بڵێ ڕۆژانە ئیشی خۆمان بکەین. ئەو ماسوولکەی کە مەسئولە لەوەی پیسایی و غازات ڕابگرێ ئەو ئێمە بە هیچ شێوەیە دەستکاری ناکەین. ماسوولکەکەی تریان ئەوە شتێکی سانەویە با بڵین لەو عملیاتەیە ئێمە ئەیبڕین بۆ ئەوەی بڵێ ماسوولکەکانی دەوری کۆمی ئەم کەسە تۆزێک خاو بێتەوە وردە برینەکەی زیاتر چاکە بێتەوە زووتر چاکە بێتەوە. نەجاحەتێکی باش ئەهێنێ ئەو عملیاتە بەس ئەوەیە ئێمە وەکوتم بۆ حاڵەتە درێژخانەکان هەڵیەگرین. دکتۆرە چەند کێشەیەک یاخود هەڵە تێگەشتێک هەیە سەبارەت بەمە بەم کێشەیە ئەوەیە کە خەڵکی ئەکرێ بچن حەپی ڕەوانی بەکار بهێنن بەبێ ڕێنمایی پزیشک. تۆ ڕاچێ لەسەر ئەم بابەتە یاخود کاتێک کە خۆیان تووشی قەبزێ بن ئەچن زەید بێ یاخود هەر بابەتێکی کوردەواری بێ یاخود هەر بچن حەپی ڕەوانی بەکاربێن و خۆیان بیخۆن. بەکارهێنانی هیچ دەرمانێک ئاسانترین شت بێت ینی بەسیترین شت بێ وەکو حەبێکی ڕەوانی بەبێ ئەوەی پزیشک نەخۆشەکە ببینێت شتێکی زۆر هەڵەیە. بۆ نمونە من باسی ئەوم کرد لەوانەیە ینی احتیمالێکی زۆرە ئەم قەبزەیە کە ئەم نەخۆشە هەیەی سببەکەی زۆر بەسیت بێ سببەکەی ئەوە بێ کە نەخۆشەکە با بڵین بڕێکی باش ئاوی نەخوارد بێ سەوزە و میوەی باش نەخوارد بێ بەس بە مقابلی ئەوە لەوانەیە شتێکی زۆر گەورەتر بێت وەکو شێرپەنجەی قۆڵۆن لەوانەیە نەخۆشەکانێک بە قەبزەکەی بزەبت قەبزێکە تەنانەت نیشانێکی زۆر بەسیت بێ لەوەی کە نەخۆشەکە گرەیەکی هەیە لە ناوڕی خۆڵەیە گۆشتێکی زیایی هەبێ. نەخۆشەکە کە ئەچێت حەبی ڕەوانی ئەخوا زەرەر لە خۆی ئەیە وەک لەوەی کە بڵێ چارەسەری کێشەکەی خۆی بکات. بۆیە ئەبێ نەخۆش کە هیچ نیشانەیەکی بەسیتی هەبوو ئازار بوو قەبزی بوو خوێن بوو یەکسەر بێت بۆ لامان ئێمە خۆمان بە پرسیارکردنە نەخۆشەکە بزانینی ئاڕازەکانی ئەتوانین بڵێ بە شێوەیەکی زانستی با بڵین کێشەکەی بۆ چارەسەرکەین. دکتۆرە بابەتێکی تریش زۆر گرنگە بەلامە باسی لەوە بکەین کە پێشتر ئەم گرفتە زۆربەی کات کە اختصاصێکی تر یاخود کەسێکی پزیشکێکی شارەزا لە بوارێکی ترا چارەسەری ئەم بابەتیانە کە بەڵام خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک نەشتەرگەری ئافرەتمان هەیە کە ئافرەتانی تر پێویست ناکەن شەرم بکەن لوک لی شرمیانه گرفت شما لی پزیشکی پیاو اصلا چند نشترگری افراد من هست خوشبختانه تو آن شهر سریم گرفته بکن. خوی هەڵبژاردننی پزیشکەکە یەکەم ستێپە با بڵین بۆ ئەوەی نەخۆشەکە بتوانێت چارەسەری نەخۆشیەکەی بکە. ئەبێ نەخۆشەکە بزانی بۆ لای چ اختصاسێک ئەچێت بۆ لای چ پزیشکێک ئەچێت کە نەخۆشەکەی چارەسەرەکە. ئێستا بۆ نمونە ئەم کێشەی مەسەلەی کۆم بێت قڵیش بێ مەیاسیری بێ ناسۆری کۆم بێ هەرچێک بێ
ئیشی نەشتەرگەری گشتیە ئیشی پزیشکی نەشتەرگەری گشتیە با بڵین ئەوە ئیشی خۆمانە ئێمە چەند ساڵ لە سەری خوێنین چەند ساڵ نەخۆشیێکی زۆر ئەبینین کە ئەتوانین زۆر بە ئاسانی و زۆر بە شێوەیەکی علمی با بڵین نەخۆشەکە چارەسەرکەین بۆی نەخۆش ئەبێ بزانێت کە ئەوە ئیشی ئێمەیە پێویست ناکە بچێ بۆ لای هەچ پزیشکێکی تر پێویست ناکە بچێ بۆ لای هەچ اختصاسێکی تر هەموو پزیشکێک هەموو شتێک ئەزانێ لە هەموو بابەتێک ینی بۆ نمونە من پزیشکی با بڵێن ژنان و مناڵبوون نیم شتێکی بەسیتی لەسەر ئەزانم بەس کە نەخۆشەکە تووشی شتێکی گەورە بوو نەخۆشێکی بڵێ گرفتێکی گەورە بوو من ناتوانم چارەسەری بکەم زانیاریەکان زۆر ورد نییە وەکو کەسێکی نەشتەرگەر بزەبەت وەکو ئەوەی کە کەسێک اختصاصی خۆی هەبێ دکتۆرای هەبێتایە بە هەمان شێوە کەسێک کە کێشەیەکی کۆمی هەبێ و اختصاصی ئێمەیە دکتۆری تر ئەتوانێت لەوانەیە شتێکی سەرەتای لەسەر بڵێ بزانێت شتێکی بەسیت هین کات بڵێ ڕێنمایی نەخۆشەکە بکات بەس ناتوانێت بە تەواوەتی بۆی چارەسەر کات بۆیە ئەبێ پزیشکی پسپۆری خۆی هەڵبژێرێت خۆشبەختانە زۆر پزیشکی نەشتەرگەری باشی ئافرەتیشمانەیە هەیە وەردەوەردە زیامان کردووە دکتۆرە باسمان لەوەنێکی کە ئایا ئەم گرفتە باس لەوکە کە ئەکرێ ئەگەر چارەسەر نەکرێ خراپتر بێ باسمان لەوەنێکی کە ئایا ئەم گرفتە ئەکرێ دووبارە بێتەوە ئەکرێت دووبارە بێتەوە ئەگەر بە شێوەیەکی ڕاست چارەسەر نەکرێت ینی ئێمە وتمان یەکەم شت قلیشمان هەیە قلیشێکی تازەمان هەیە نەخۆشەکەی لە خلالی دوسێ ڕۆژە دوسێ هەفتەیە هەستی پێ کردووە هەنێ نەخۆش ئیهمالیەکەن ئەم شتە ناچون بۆ لای پزیشک علاجی بۆ بەکار ناهێنن ئەمە هەر خۆی لە خۆیە ئەبێ بە قلیشی درێژخایەن لەوانەیە بۆ ماوەیەکی کەم نیشانەکانی چاک بێتەوە هیچ کێشەیەکی نەمێنێت دوای ماوەیەک دوای چەند هەفتەیەک دیسانەوە ئەم شتە دووبارە ئەبێتەوە دیسانەوە ئیهمالی کاتەوە دیسانەوە دووبارە ئەبێتەوە ئەمە بێ بە قلیشێکی درێژخایەن ئەو کاتە چارەسەرکردنەکەی زۆر قورسترە بێ وەک لەوەی کە نەخۆشەکە لە ئەوڵەوە هاتی بێت وەلامان و ئێمە چارەسەرمان کرد بێت دکتۆرە بابەتێک تر زۆر گرنگە بەلامەوە خەڵک بابەتی قلیشی کۆم لەگەڵ بابەتی ماسیریا تێکەڵاوەکە هیچ جیاوازێک هەیە لە نێوانیانە تەمان دوو نەخۆشی زۆر جیاوازن بەس ئەوەی کە نەخۆش تێکەڵاوێکە ئاڕازەکانیان وەکویەکەن تقریبا هەردووکیان ئازار دروستەکەن هەردووکیان خوێن دروستەکەن هەردووکیان قەبزی دروستەکەن بۆی ئەوەی گرنگە نەخۆش بیزانێت بێت بۆ لامان هەچ ئاڕازێکی هەبێ بێت بۆ لامان ئێمە خۆمان بە قسەکردن لەگەڵ نەخۆشەکە بە پرسیارکردن دەی بە بینینی پشکنینی بڵێ ناوچەی کۆمی ئەو نەخۆشە ئەتوانین جیانکەینەوە ینی هەمووی ئیشی 5 دقیقە بەنسبەت ئێمەوە بەس نەخۆشەکە خۆی ئێمە دایم قسەیەکەکەین نەخۆش لە سەری نییە تەشخیص بکات هیچ ئەوە لە سەری نییە هیچ پێویست ناکا بیکات و لێشی نازانێت ینی ئیشی خۆی نییە بەس کە ئاڕازی هەبوو هات بۆ لامان ئێمە ئەتوانین جیانکەینەوە بەپێی با بڵین ئەو شتێک کە ئێمە ئەیبینین چارەسەری بکەین دکتۆر بابەتێکی تر بابەتی ناسووری کۆما ئەو چۆن پێناساکی لە ڕووی پزیشکی ناسووری کۆم ئەتوانم بڵین ڕاڕەوێکە کە دروستە بێت لە بینی پێستی ناوچەی کۆم بۆ کۆمی ئەو کەسە لە ناوەوە ئەوەی کە نەخۆش پێویستەکە بیزانێت و ضرورە ئەوەی کە بیزانێت لە دوومەڵی کۆمەوە دروستە بێ ئەم کێشەیە زۆر نەخۆشیێت بۆ لامان کە تووشی دوومەڵی کۆم بووە زۆر بە شتێکی بەسیت تێگا نەخۆش هیچ نەخۆشیەک هیچ ئاڕازێک شتێکی بەسیت نییە دوومەڵی ناوچەی کۆم ئەگەر بە شێوەیەکی ڕاست ئەگەر بە شێوەیەکی علمی با بڵین چارەسەر نەکرا هەچ بڵێ جەراعەتێک لەو منطقەیە بمێنێتەوە لە منطقەی کۆما بمێنێتەوە احتیمالی ئەوەی هەیە لە مستەقبەلا ببێ بە ناسووری کۆم دکتۆر هیچ جیازێکە لە ڕێژەی توشبوون لە نێوان ئافرەتان و پیاوانە ئەوەی کە ئێمە بینیومانەوە ئەوەی لە کتێبە باسەکرێت لە پیاوانە تۆزێ زیاتر تووشە بێ بەسەراحەت زۆر تۆزێکیش نییە ئەڵێ دوو ئەوەنەیە لە پیاوانە دوو ئەوەنە زیاتر تووشە بن ئەم شتە ئەگەڕێتەوە بۆ با بڵین توێکاری منطقەی کۆم لە پیاوانە هەنێ ئیش کە پیاوان ئەیکەن هەنێ دانیشتن هەیە با بڵین ئەنێ ئیش کە بە دانیشتنەوە ئەیکەن دانیشتنێ دوور درێژ و ئەوانە احتیمالی ئەوەی هەیە زیاتر ببێتەوە کاری ئەوەی کەسەکە تووشی با بڵین تووشی دوومەڵی کۆم بێت نەک بەڕاستە و خۆ تووشی ناسووری کۆم بێت لەگەڵ ئەوەشە هەنێک بڵێ شت هەیە کە زیاتر لە پیاوانە هەنی هۆکار هەیە کە زیاتر لە پیاوانە هەیە با بڵێ وەکو جگەرە کێشان ینی جگەرە کێشان سەبەبێکی زۆر سەرەکیە بۆی کە کەسەکە تووشی دوومەڵی کۆم بێت و دوای ئەوە تووشی ناسووری کۆم بێت دکتۆر باس لە شازی دانیشتن کێ ئەو شازە دانیشتنە ناتەندروستانە چیەک ئەگەری تووشود بە قلیشی کۆم یاخود ناسووری کۆم زیاکە و پێ باشترە
ئاڵاتیان ئەو شوێ دانیشن دانیشتنی زۆر با بڵێن با من ئەو قسەی نەکەم بڵێم دانیشتنی زۆر ڕاستەوخۆ ئەبێتە توش بوون بە ناسووری کۆمیان قڵیشی کۆم بەس ئەوەی ئەگەر کەسەکە هەیبێت خۆی نەخۆشیەکەی هەبێت دانیشتن بۆ ماوەیەکی زۆر خراپتری ئەکات ئازارەکەی زیاتر ئەکات ناڕەحەتێکی زیاتر ئەکات بۆی ئێمە دایم ئەبڵێ ڕێنمایی نەخۆشەکانمانەکەین ئەگەر ئیشێکت هەبێ کە بۆ ماوەیەکی دوور و درێژدا ئەنیشی با بڵێن ئیشێکی ئۆفیست هەبیان شتێک چەند سەعات جارێکیان با بڵێ هەموو سەری سەعاتێک جارێک 5 دقەیە 10 دقەیەک هەستی بگەڕیت بۆ ئەوەی کە تووشی ئەو کێشانە نەبیت. دکتۆرە هۆکارەکانی چێ و نیشانەکانی چین؟ چۆن کەسێک نیشانەکانی بناسێت و سەردانی پزیشکی نەشتێ هۆکارەکان وەکوتم با بڵێن ناسووری کۆم لە دوومەڵی دەوری کۆمەوە دروستە بێ کە ئەو دوومەڵە یان نەخۆشەکە لە ئەوڵ و ئیمالی کرد بێت هەر چارەسەری نەکرد بێت زۆر بڵێ نەخۆشێت بۆ لامان ئەڵێ خۆم هەستم بە شتێک کردووە تەقیوە جەراعەتی لە هاتوتە دەرە و تاو ئیمالم کردووە نەخۆش و ئەزانێت کە تاو بتەقێت ئەوە تاو چارەسەر بووە بەس ئەو شتە غەڵەتە ئەبێ دکتۆر بیبینێت ئەبێ خۆی چارەسەری بۆ بکات ئەبێ ئەو منطقەی هەمووی پاک بکرێتەوە ئەو دوومەڵە بڵێ جەراعەتی تایە دوومەڵ بڵێ کۆبوونەوەی جەراعەتە لە هەر شوێنێکە بە جەراعەتە بە تەواوەتی پاک بکرێتەوە هەنێ فحوسات هەیە لەوە ئەچێ دوای ئەوە پێویستکە کە ئێمە ئەکید بینەوە لە سایاسە ئەم نەخۆشە ئەم دوومەڵەی نەماوە و ڕێگری لەوە بکەین کە تووشی ناسوور بێت. نیشانەکانی زۆر شتێکی بڵێ بەسیتن یەکەم شت ئاوساویە بێ لە ناوچەی کۆمیە دووەم شت ئازاری ئەبێ هەنێ جار کەوتم ئێم کونێکی بەسیت دروستە بێ کونێکی پشکۆلانە دروستە بێ لە پێستی دەوری کۆمی جەراعەتی لەوەیەتە دەرەوە ئەم سێ نیشانەنە نیشانە سەرەکیەکانیت نەخۆشەکە هەچ کامێکیانی هەبێت پێویستەکە سەردانمان بکات. دکتۆرە چارەسەرەکان چین؟ چارەسەرەکان طبعاً وەکوتم ئێمە کە چارەسەری سەبەبەکەمان کرد ئەتوانین ڕێگری لەوە بکەین کەسەکە تووشی ناسوورەکە بێ ئێمە کە چارەسەری دوومەڵی کۆممان کرد بە شێوەیەکی ڕاست ڕێگری لەوەکەن کە کەسێکە تووشی ناسوور بێ بەس کە نەخۆشەکە خۆی تاوا تووشی ناسوورەکە بوو چارەسەرەکە عملیاتە زۆر بەدەگمەن ئەوەمان هەیە کە ناسووری کۆم خۆی چاک بێتەوە احتیمالی ئەوەی هەیە بۆ ماوەیەکی کاتی نەخۆشەکە عرازەکانی نەمێنێت بەس دیسانەوە دووبارە ئەبێتەوە چارەسەرەکە بە عملیات ئەکرێت عملیاتەکەش چەند شتێکی جیاوازمان هەیە بەپێی با بڵێن شوێنی ناسوورەکە بەبێ قوڵی ناسوورەکە بەپی ئەو کاتە ینی چەندێکە چەند دەمێکە ئەم نەخۆشە و ناسووری هەبێت بەس لە کۆتاییە هەر نەشتەرگەریە. دکتۆر ڕێژەی سەرکەوتنی ئەم نەشتەرگەریە چەندێکە؟ کەوتۆتە سەر ئەینەشت ئەو شتانەی کەوتم کەوتۆتە سەر ئەوەی کە نەخۆشەکە چەندێکە هەیەی کە ناسوورەکە بزبط شوێنەکەی لەکوێیە چەندێ قوڵە چەندێ بەرزە لە کۆمەوە حتا نزمتر بێت و نزیکتر بێ لە ناوچەی کۆمەوە حتا ماوەیەکی کەمتر بێ نەخۆشەکە هەیبێت چارەسەرکردنەکەی ئاسانترە نەشتەرگەریەکە سەرکەوتوترە بێ حتا زیاتر بەرەو ناوە بڕوات با بڵێن ناسوورەکە بەرەو ناوچەی کۆمی ئەو کەسەوە بڕوات هەچەند کاتەکەی دوور و درێژتر بێ نەشتەرگەرەکەی قورسترە بێ هەنە نەخۆشمان هەیە پێویست بە چەند بڵێ چەند نەشتەرگەریە کە کات هەتا بتوانین ئێمە بە تەواوەتی بمبڕێکەین ناسوورەکەی. دکتۆرە ئەو نیشانە زۆر مەترسیدارانە چین کە ڕاستەخۆ بێ نەخۆش سەردانی پزیشک بکە؟ وەکوتم ئاوساوی ئازار یان بوونی جەراحەت لە کۆمەوە با بڵێن یان لە کونێکی بچووک لە تەنیشت دەرچەی کۆمەوە. دکتۆرە ئایا هیچ گۆڕانکاریە لە شێوازی ژیانە هەیە بۆ ئەم کەسە تووشی ناسووری کۆم نەبێ؟ طبعاً ئێمە وتمان ینی کە تۆ ئەڵێ گۆڕانکاریەک هەبێ لە ژیانی کەسەکە خواردن بە یاخود بالضبط ئەبێ ئێمە ڕێگری لەوە بکەین کە نەخۆشەکە تووشی دوومەڵی کۆم بێت یەکەم شت زۆر گرنگیدان بە پاک و تەمیزی ناوچەی کۆم ئەوە زۆر زەرورە خواردن طبعاً قەبزی یەکێکە لەو با بڵێ کێشانەی کە هەموو کێشەکانی کۆممان بۆ دروستەکە چ ناسوور بێت چ مەیەسیری بێت چ قلیش بێت چ هەرچیەکی تر بێ خواردنی تەندروست با بڵێ بۆ ئەوەی کە ڕێگری لە قەبزی بوون بکەین. یەک شت هەیە کە بیرمان چوو باسیکەین شتێکمان هەیە کە پێی ئەوترێ نەخۆشی با بڵین هەوکردنی درێژخایانی ڕیخۆڵە ئەو کێمە بەنگلیزی پێڵین ئینفلەمەتەری باوڵ دزیز کە دوو نەخۆشیە یان کرۆنزە یان ئەڵسەرەتیڤ کۆلایتسە لەوانەیە نەخۆشەکە ئەم هەوکردنی درێژخایانەی ڕیخۆڵەی هەبێت چارەسەر با بڵین تەشخیص نەکرابێت چارەسەر نەکرابێت تەنها نیشانەی ناسووری کۆم بێت بالضبط بۆیە بێنە خۆش ئەمەش چارەسەر کات بۆ ئەوەی کە تووشی ناسووری کۆم نەبێت. دکتۆر ئەگەر ئیهمال بکرێت و چارەسەر نەکرێت
زیانەکانی چی و مەترسیەکانی ناسووری کۆم چین ئەگەر چارەسەر نەکرێت؟ وایە مەترسیەکانی ئەوەیە کە قورستر چارەسەرەکرێت، یعنی ئەگەر نەخۆشێک لە سەرەتاوە بێت و بە یەک عملیات ئێمە بتوانین ئەم کێشەی بۆ حەلکەین، لەوانەیە ئەگەر تەخیر بکرێت زیاتر احتیمالی ئەوەی هەیە کە ئازار بۆ نەخۆشەکە زیاترەکە، ناڕەحەتی بۆ نەخۆشەکە زیاترەکە، ئەگەر لە یەکەم جار و بە یەک عملیات لەوانەیە حەل ببێت ئەو کاتە پێویست بە عملیاتی قورستر و ئاڵۆزتر و چەند عملیاتێک بکات. دکتۆر بابەتێکی تر بابەتی بالوکەی کۆمە گرنگە بەلامەوە پێمان بڵێیت بالوکەی کۆم چییە و خەڵکی چۆن بیناسێتەوە؟ بالوکەی کۆم طبعاً نەخۆشیەکە کە لە ناوچەی با بڵێ خۆی لە ئەندامی زاوزەی نەخۆشە با بڵێ دروستە بێت، هەندێک جاریش لە دەرچەی کۆما دروستە بێت. ئەوەی کە نەخۆش پێویستە کا بیزانێت ئەوەیە کە مجموعەیە گۆشتی زیایەیە چەندانێکە، هەندێک جار یەکدانەیە، هەندێک جار کۆمەڵێکە کە دروستە بێت لەو مەنتیقەیە، خوران یاخود ئازار هەندێک جار خوێن بۆ نەخۆشەکە دروست دەکات و نەخۆشەکەس بە ناڕەحەتیە کات و ئەو کاتەیەت بۆ لامان بۆی سێرەکەین ئێمە بە سێرکردنی خۆمان ئەزانین کە ئەم نەخۆشیەیە. دکتۆرە هۆکارەکان چین؟ ئایا ئەم نەخۆشیێکی ڤایرۆسی یاخود بەکتریایە؟ خۆی نەخۆشیێکی با بڵێن گواستراوەیە لە ڕێگەی سێکسەوە. ڤایرۆسێک ئەبێتە هۆکاری توشبوون بەم نەخۆشیە کە پێوتری HPV Human Papilloma Virus. دکتۆرە چۆن ئەم حاڵتە دەستنیشانەکەن؟ تەنها لە ڕێی پشکنینی کلینیکیەوەیە؟ بەڵێ خۆی با بڵێن ئێمە وتمان هەنێ نەخۆشی تر هەیە کە احتیمالی ئەوەی هەیە ئەم گۆشتە زیایمان بۆ دروستکەن. مایاسیری لەوانەیە گۆشتی زیایی هەبێ، کەسێک کە قلیشی کۆمی هەبێ لەوانەیە گۆشتی زیایی هەبێ. بۆ ئێمە بە چارەخوازەکانمان ئەڵێن وەرن بۆ لامان بە ئێمە خۆمان بە چاوی خۆمان بیبینین، لەبەرەوەی ئێمە خۆمان ئەتوانین بە سێرکردن جایکەینەوە وەک لەو گۆشتە زیایی کە لەگەڵ نەخۆشەکانی ترا دروست دەبێت. دکتۆرە ڕێنگاکانی ڕێگریکردن لە بالوکەی کۆم چیە؟ طبعاً یەکەم شت ئەوەیە کە نەخۆشیەکە بناسێتەوە با بڵێن، بەس ئەگەر با بڵێن ئێمە باسی ڕێگاکانی ڕێگریکردن بکەین، ڤاکسینێکمان هەیە ئێمە بۆ ئەم ڤایرۆسە پێوترێ بڵێ ڤاکسینی HPV کە نەخۆش ئەتوانێ عادەتەن خۆی لە دەرەوە با بڵێن لای ئێمە هێشتا زۆر باو نییە لە وڵاتانی دەرەوە زیاتر ئەدرێ بە با بڵین بە کچانە لە تەمەنی سەر و تقریبا لەو تەمەنەیە لە تەمەنی 20 ساڵی و ئەوانەیە بۆ ئەوەی ڕێگری لەم نەخۆشیە بکات و ڕێگری لە دروستبوونی ئەم بالوکانە بکات. ئەگەر ئەم بالوکێ فەرامۆش بکرێت و چارەسەر نەکرێت زیانی چیە خود مەترسی چیە؟ هەروەک خۆی ئەمێنێتەوە یاخود ئەکرێت تووشی نەخۆشیێکی ترمان بکات؟ خۆی یەکەم شت ئەم بالوکانە با بڵێن کەمتر نابن، بچووکتر نابنەوە، بگرە گەورەترە بن، بگرە زیاترە بن. ینی زیاترین شت کە ئێمە مەترسی ئەوەمان هەیە کە لەم بالوکانە ئەوەیە کە احتیمالی ئەوەی هەیە تووشی شێرپەنجەی ئەندامەکانی زاوزێ بێت ئەگەر چارەسەر نەکرێت، بۆیە ئەبێنە خۆش زوو بڵێ دەستنیشانی بکە، ئێمەش زوو چارەسەری بکەین بۆ ئەوەی کە ڕێگری لەم کێشەیە بکەین. دکتۆر ڕێگەکانی چارەسەرکردن چین؟ ڕێگەکانی دووشتن یەکەم شت ئەتوانین بە عیلاج حالیکەین، عیلاجەکان هەنەیە کرێمە با بڵین بە شێوەیەکی مۆزوعی نەخۆشەکە بەکارهێنێت. دووهمیان نەشتەرگەریە، نەشتەرگەریەکەش ئەکرێ بە لەیزەر بێت، ئەکرێ بە با بڵین بە کەوی بێت، ئەکرێ بە ڕاستەوخۆ بڕینی ئەو گۆشتە زیایانە بێت. دکتۆرە کۆتا پرسیارم ئەوەیە ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان و چۆن ڕێگری بکەن و خۆیان بپارێزن لە توشبوون بە نەخۆشەکانی و قلشی کۆم و ناسووری کۆم بالکی کۆمیش مالوکەی کۆمیش. طبعاً ئەوەی کەوتمان ئێمە یەکەم سەبەب بۆ ئەوەی کە تووش بووین بەم نەخۆشیانە هەموویەوە قەبزیە، بۆیە بوونی شێوازی ژانێکی تەندروست کە ئەڵێم شێوازی ژانێکی تەندروست خواردنی تەندروست، بڕێک ئەو خواردنەوەی باش، سەوزە خواردنێکی باش، میوە خواردنێکی باش، ئەو خواردنانەی کە ڕیشاڵیان تایە، هەبوونی با بڵێن هەستان و گەڕان و جوڵەی زۆر و وەرزشکردن، لەگەڵ ئەوەشە هەچ نیشانەیەکی هەبێت نەخۆشەکە یەکسەر بێت بۆ لامان، پشتگوێی نەخات، درەنتری نەخات بۆ ئەوەی کە شەرمیشی لێ نەکات. طبعاً مەسەلەی شەر مەسەلەیەکی زۆر گەورەیە لە ئەم کێشەکانی لە کۆمەڵگەی ئێمە طبعاً لە کێشەکانی کۆما نەخۆشوازانێ ئەگەر ئیهمالی بکات خۆی چاکە بێتەوە هیچ کێشەیەکی بۆ دروست ناکات، نایەت بۆ لامان، کاتێکێت بۆ لامان با بڵێن کێشەکە لە قۆناغێکی پێشکەوتوترایە، عیلاجکردنی قوتوزە قورسترە بێت بۆی ئەم شتانە پشت گوێ نەخات و زوو بێت بۆ لامان، بۆی زوو دەستنیشانیکەین و زوو عیلاجیکەین.
زۆر سپاس دەکەین دکتۆرێکیان بۆ زانیاریەکان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتووە تەندروست.